بۆ بەشێک لە ئێمە بە تایبەتی کە لە هەرێمی کوردستانی ئەوانەی کە لە ناوچە کوردستانەکانی دەروی داری هەرێمن خوێندنی کوردی بە تایبەتی لە کەرکووک ئێستا پرسێکی زۆر گرنگە ئەمەوێت لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە بکەم بەڕێز مامۆستا کامەران عەلی بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. مامۆستا کامەران سپاس کە لەگەڵ کوردستان 24 لە کەرکووک خوێندن بە زمانی کوردی و خوێندن بە کوردی کۆمەڵێک کێشە و ئاڵنگاری لە بەردەمدا بووە. ئەمێ بزانم کە ڕەوشی خوێندنی کوردی لە کەرکووک ئێستا چۆنە و کێشە و کەم و کوڕیەکانتان لەم بوارەدا چییە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان دەکەین دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە ئێمەش بەدەرنین لەوەی کە ئەمڕۆ یادی بکەینەوە بەڕاستی لە دوای 2023 بە بۆنەی دوای ئازادی عێراق با بڵێن کەرکووکیش ئەو ئازادی بەخۆیەوە بینی کە قاپی بۆ واڵا کرا لە قوتابخانەکانەوە لە یەک قوتابخانەوە ئێستا خۆشبەختانە نزیکەی 550 قوتابخانە و باخچە لەوێ بە کەرکووک و دەوروبەرێەوە لەسەر لە با بڵێن خوێندنی کوردی بەڕێوەیان دەبات ئەویش لەژێر ڕێنمایی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم و ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتە و پەروەردەوە دێ جێبەجێ دەکرێت. دیارە زمانی دایک پێشتر پێش 2023 و پێشتریش هەموو حکوومەتەیەک لە دوایەکان ئەکەوتنە وێزەی ئەوەی کە میلەتی کوردیانە چەسانەوە پێش هەموو شتێک کە زمانەکەیان لێ قەدەغاکردنیان هێش تەنانەت ناوی منداڵەکانیشان بە کوردی بنێن. بۆیە ئەگەر بۆ هەر شوێنێک جارێک گرنگ بێ بەڵام بۆ ئێمە دوو جا گرنگە لە بەروون ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم خوێندن بە کوردی لە سەرەتاوە زۆر زەحمەتی کێشا زۆر بە هەورازا ڕۆی بەڵام ئێستا خۆشبەختانە دای و بابان و خەڵکی میلەتەکەمان زۆر بە وریاییەوە منداڵەکانی زۆر با بڵێن بە سنگفراوانی و منداڵەکانی دەکاتە خوێندنی کوردی و پروپاگەندێکی زۆریش دەکرا بەرامبەر ئەو زمانە و ئەو خوێندنە کە ئایندەی نییە و نابێ مناڵ بخوێندرێ و دوای زمانی عەرەبی فێر نابێ بەڵام خۆشبەختانە ئەوە خوێندنی کوردی ئەوەی سەلمان لە شارەکەیە نەک هەر زمانەکەی خۆی فێر دەبێ بەڵکو لە زمانەکانی تریشا زۆر سەرکەوتووە بێ وە کۆلێژە باشەکان و یەکەمەکانی عێراق و کەرکووکیش بەدەست دێنێ ئەمەش ئەو گەڕایەوە بۆ ئەو پشتیوانانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو کابینە دوایەکان بە تایبەتی جەنابی کاک مەسعود ئەو پاڵپشتیانەی وە لەلایەن دکتۆر ئالانەوە وەزیری پەروەردە هەموو وەزیرەکان بەڵام بە تایبەتی دکتۆر ئالان ئەو پاڵپشتیەی زۆر باشە زۆر وا دڵسۆزانی مامۆستایانیش شاری کەرکووک مامۆستا کامەران جێپەنجەیان ئاماژەتان بە ساڵی 2023 کرد کە ئەو کێشە و گرفتانە لە بەردەم خوێندنی کوردی لە کەرکووک یا زمانی کوردی هەبوو بەڵام لە 2017 بە پلان و بە پیلان زمانی کوردی پەراوێزخرا. ئێستا ئەبینین کە بە هەوڵەکانی حکوومەتی یاریمی کوردستان بە تایبەتی تەنها لە ساڵی 2025 8,000 قوتابی لە خوێندنی بنەڕەتی واتە پۆلی یەکەم لە خوێندنی کوردی وەرگیراون ژمارەی زۆری قوتابیش لە خوێندنی عەرەبیەوە هاتوونەتە خوێندنی کوردی. ئەمە تا چەندە گرنگە بۆ خوێندنی کوردی لە کەرکووک؟ بەڵێ من سەرەتا ئاماژەم بۆ کرد دیارە زمانی کوردی لە شاری کەرکووکە پەیوەستە بە سیاسەتی حکوومەتی عێراقەوە و سیاسەتەکە لە شارەکەیە بۆیە ئیشارەتم با بڵین ئاماژەم بۆ 2023 کرد دیارە 2017 دوای 16 ئۆکتۆبەر هەر بەبوونی کێشەی سیاسیەوە لەبەرەوەی حکوومەتی هەرێم کەمتر دەسی ئەگەشتە با بڵین شاری کەرکووک نشێوێکی بەخۆی دینی بەڵام خۆشبەختانە ئەو پاڵپشتیانەی حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە و دڵسۆزان لە مامۆستایانی خوێندنی کوردی یەشتیانەتەوە کە خوێندنی کوردی لەسەر پێی خۆی ڕاوەستێ و ئەوەی کە جەنابیشت باسی کرد ئێستا لە لوتکەیە ژمارەی خوێندنی کوردی زیاتر لە 100,000 قوتابیمانەیە و هەر ئەم ساڵ بۆ 2005-2006 ساڵی خوێندن نزیکەی لە 1200 تا 1500 قوتابی خوێندکارمان لە خوێندنی عەرەبی و گەڕاوەتەوە خوێندنی کوردی. ئەم ئاماژەیەکە بۆ ئەوەی کە خەڵکی متمانەی بە زمانی دایکی خۆی هەیە بە زمانی خوێندنی کوردی هەیە لە شارەکەدا و بە کەوادر و بە مامۆستایان و بە دڵسۆزان هەیە لە شارەکەدا. بەڵێ مامۆستا کامەران پرۆژەی هەژماری من پرۆژێکی گرنگی حکوومەتی یاریمی کوردستان بوو لە کابینەوەیان بۆ ئاسانکاریکردن بۆ سەرجەم هاوڵاتیان بە تایبەتی مامۆستایانی شەمێ بزانم سەرجەم مامۆستا و فەرمانبەرانی خوێندنی کوردی ناویان لە پرۆژەی هەژماری من تۆمار کردووە؟ بەڵێ بەو ئەو داتانی کە لە ژێر دەستی مندایە لە
هەمووی بە هەژماری من هەستاون و یەکێوین لەو پەروەردانەی کە لە پێش هەموو پەروەردەکانەوە مامۆستایان با بڵێن فۆرمی هەژماری بنیان پڕەوە کرد بۆ ئێمە ئەگەر بۆ شارەکانی تر بۆ پەروەردەکانی تر جارێک گرنگ بوو بێ بۆ ئێمە بە ئەلکترۆنیکردنی موچە دووجا گرنگ بوو لەبەرەوەی مامۆستایانمان پەنایان بۆ وابر مانگانە بڕۆن لە شارۆچکەی چەمچەماڵ لە بانقێکی چەرمۆ بڕۆن موچەکانیان وەرگرن بەڵام بۆ ئێمە ئێستا خۆشبەختانە نزیکەی زیاتر لە 7,000 مامۆستامان ئێستا موچە بە ئەلکترۆنی وەرەگرێت لەسەر هەژماری بنە بەڵام کەمێکی کەمان ماوە کە خۆیان نانووس کردو بەڵام ناویان ناتوت و کارتەکانیان ناتوتەوە ئینشاءڵڵا تەسەورەکەم ناگاتە خلالی مانگێک ئەوانش ئەو کارتەکانیان دێتەوە و با بڵێن لە 100% هەم مامۆستایان و فەرمانبەرانمان لە هەژماری من خۆیان تۆمار کرد. بەڵێ مامۆستا کامەران بە فەرمانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان زیاتر لە 1100 مامۆستا بەگرێ بەستکران و بڕیاریش بوو کە زەوی بۆ مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک دابین بکرێت. ئەو بڕیارە بەکوێ گەیشتووە؟ زەویان بەسەردا دابەش کراوە؟ بەڵێ دیارە هەر فەرمانێک دەرەچێت لەلایەن جەنابی سەرۆکوەزیرانەوە بۆ هەموو وەزارەتی پەروەردە و بۆ هەموو پەروەردەکان ئێمەش ئەگرێتەوە ئەو دوای ئەوەی کە پار ساڵ نزیکەی 1100 مامۆستامان بۆ بگرێ بەست کرا و بۆ بواری جێبەجێکردنەوە ئێستا خۆشبەختانە خزمەتی خوێندنی کوردی دەکەن بەڵام ئەو خاڵی دوم کە باست کرد زەویەکان بڕیاری جەنابی سەرۆکوەزیرانی لەسەرا و ئێمە بەدوای ئەو جەنابی دکتۆر ئالان نووسراوی کردو و چاومان بۆ وەزیری شارەوانی کەوت و جارێ هیچ کێشەیە نەماوە بەڵام زۆر سوپاسی دکتۆر ئومێدی شەکین کە زۆر بەدوای ئەو کە بەرپرسی دیوانی ئەنجومەنی وەزیرانە زۆر بەدوای ئەوە بۆ کە مامۆستایان با بڵێن مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی شوێنێکی باشن لە شارەوانەکانی هەولێر بۆ درێ بەڵام ئیتر چاوەڕێی ئەوەین کە بڕیاری کۆتایی بدرێ و نەک بەدانی بڕیاری کۆتایی بدرێت ئەوەی کە زەویەکان دابش بکرێ و ئیتر لە ئان و ساتایە چاوەڕێ ئەەکەین و ئینشاءڵڵا بە نزیکانە ئەوەی پێماوتراوە بە نزیکانە کۆتایی دێ. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز مامۆستا کامەران عەلی بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک لەگەڵ کوردستان 24 بی لە کەرکووکەوە. زۆر سپاس.